بینەرانی خۆشەویست و ئازیز کەناڵی ئاسمانی پەیام لە دەوحەی پایتەختی قەتەر دەمانەوێت یەکێک لە دیارترین ڕۆژنامە نووسەوەرشەکان دیارترین بێژەرەکانی کەناڵی بین سپۆرت وەروە ئەوانەی کە لە وڵاتی قەتەر لە نزیکن لە پاڵەوانتیەکە بدوێنین ئەویش کافتن محەممەد سعدونە. بەڕێز محەممەد سعدون کەواری سڵاوت دەبێت، حاڵتان چۆنە؟ چی دەڵێی لەسەر ئەم مۆندیالەکەوا لە قەتەرە؟ بسم الله الرحمن الرحيم. أول شيء تحية لك لمشاهدي قناة بيام. أنت قلت لي معنات بناوي خوي قورو ميربان يكم شت صلاة لتو لبينراني كنالي بيام وتت بيام بمعنای رسالة ديت بيامي من يكم شت بيامي سپاس و پێزانی نەبۆ تۆ چونکە ئەمڕۆ کۆمەڵێک راپۆرتت بە خێرایی نیشاندام کەوا پێشکەشتان کردووە. بینیم بەڕاستی ڕووماڵێکی زۆر جوانە و دیمەنێکی نایابە. ڕووماڵەکە وەرزشی و ناوەرزشیشی تێدایە. ڕووماڵی ڕۆشنبیری، ڕووماڵی کاریگەری ئیسلامی مسلمانان. پەیامی جوانی مسلمانان کەوا دەتوانێت پێشکەشی بکات بە ڕەوشی جوان بۆ ئامادەبوانی مۆندیال بە جیاوازی گەل و چینەکان ئێوە نیشانتان داوە لێرە. ئێمە دڵخۆشین بە جامی گیانی لە وڵاتێکی عەرەبی و لە ڕۆژهەڵاتی ناوەڕاست بۆ یەکەم جارە لە مێژوودا و پێم وایە هەمووان چێژیان لە موشانە بینیوە لە ئاستی هونەری و لێک نزیکی یاریگاکان وە گواستنەوە و لە ئاستی ئەوەی کەوا ملیۆنان خەڵک لە وڵاتانی جیان تۆپی پێ و مۆندیال کۆی کردوونەتەوە لەسەر خاکی قەتەر. ئەمە لە چاچی خۆتە ئەو وەسفەی ئێمە قسەم بۆ بکە لەسەر بانگەوازی قەتەر بۆ ئاین لەم بۆنەیە. في هذا المناسبة أنا أعتقد أن الدين الإسلامي هو دين خالد. من پێم وایە ئاینی ئیسلام ئاینێکی پاکە. پێم وایە هەرچەندە دژی بوەستن ڕۆژاوا کار بۆ ناشرینکردنی بکات ئەم ئاینە پاکە دەمێنێتەوە و بڵاو دەبێتەوە و نوێ دەبێتەوە لەبەرەوە ئاینی حەقە و ئەرکە لە سەرمان وەک مسلمان پەیامێکی جوانی ئیسلامی و مسلمانانە نیشان بدەین لەسەر لێبوردەیی ئیسلام و خۆشەویستی مرۆڤ و پێم وایە ئەو پەیامە ڕوونە هەموو وڵاتێکی قەتەڕی و هەموو دانیشتوانی ئەو وڵاتە هەموو عەرەب و هەموو مسلمانان هەوڵ دەدەن ئەوە بگێنن و بەدڵێکی فراوان پێشوازی لە هەمووان دەکەن لەسەر ئەم زەویە و ویستمان سوود لە تۆپی پێوەرگرین چونکە وەرزش یەکەمە لەسەر ئاسی جیهان و ئەم پاڵەوانیەتە بینەری لە 4 ملیار کەس تێپەڕی کردووە و هیچ زەرفەتێکی وا گونجاو وەکو تۆپی پێ نییە تاوەکو کولتور و ڕۆشنبیری و بەهاکانی پێ بگەێنین جگە لە جامی جیهانی. ممكن رسالة للشعب الكردي ئەگەر بکرێ پەیامێک بۆ گەلی کورد بنێری بەردەوام سەیری ئێوە دەکەن. والله يعني أتمنى في يوم من الأيام أتشرف ئەوە تەخوازم و گەورە دەبم بتوانم سەردانێکی کوردستان بکەم. لە زۆر کەس بیستومەتەوە هەولێر و سلێمانی دەربارەی پەرەسەندنی شارەکان و ڕۆشنبیری خەڵکەکە و کۆمەڵێک هاوڕێم کە دانیشتون لێرە باسی ئەوەیان بۆ کردوم. یەکێکیان کاپتن نەشئەت ئەکرەمە لە هەولێر دەژی و بەردەوام بە شێوەیەکی جوان قسەم بۆ دەکات لەسەر هەولێر و کوردستان و هیوادارم بتوانم سەردانتان بکەم. کۆمەڵێک کەسم دواندووە لەسەر کوردستان ئەو پەڕی ڕەوشتی جوانیان نیشانداوە و بە زمانێک زیاتر قسە دەکەن و خۆشەویستیتان بۆ وەرزش بەگشتی و تۆپی پێ بە تایبەتی هەیە. زۆر سپاس برایەکەم بۆ ئەم دەرفەتەی بۆ دڕەخساندین. ئەوەی بینیتان پەیامێکی کورد بوو لەلایەن محەممەد سعدون کەواریکەوە پێشکەشکاری بەتوانای قەتەڕی لە کەناڵی بین سپۆرتی عالەمیکەوە بەردەوام یاریەکانی تەواوی خولە جیهانیەکان دەگوازێتەوە وەروە ئەو پێشکەشکارە بەتوانێش کۆمەڵێک پەیامی بۆ ئێمە و هەروە بۆ گەلی کورتە بوو کە حەز دەکات لە داهاتوو کوردستان ببینێ و خەڵکەکەشی ببینێتن.